ڕاستن گەنجان حەز دەکەن دائیمەن زەردەخەنێکی جوانتریان هەبێتن. زۆر کەس هەیە سەردانمان دەکاتن دەڵێ دکتۆرە ئەم دانەکانم چونکە ڕەش و ناڕێکن ناتوانم پێ بکەنم بەدڵی خۆم زۆربەی جار کە لەجیان پێ دەکەنم دەست بە دەومەوە دەگرم. هەوڵسمارە کارێکە کە لە بۆ جوانکاری دانەکان دەکرێت ئەوش لە ڕێی گۆڕینی شێوە و قەباری دانەکان ڕەنگی دانەکان بۆ شێوەیەکی جوانتر و ڕێکتر. ئەکید هەوڵسمال زیانی هەیە وەکو ئێستا کە ئاماژەم پێدا ئەگەر هاتوو بەڕاست و درستی نەکرێتن مەسەن بۆشایی هەبێتن لە نێوان دانەکە و هۆڵیودەکە هەبوونی ئەو پاشماوەی خۆراکە لە کەلێنی دانەکان دەبێتە هۆی ئیلتیهابی پووک و پیاکن بۆنێکی ناخۆش. هەوڵسمارە کارێکە کە لە بۆ جوانکاری دانەکان دەکرێت ئەوش لە ڕێی گۆڕینی شێوە و قەباری دانەکان ڕەنگی دانەکان بۆ شێوەیەکی جوانتر و ڕێکتر کە تێدا زەردەخەنی کەسەکە وەکو زەردەخەنەی ئەکتەرەکانی هۆڵیوودی لێ دێتن. دەستەواژەی هۆلیوود لەوەوە هاتووە؟ باڵێ دەستەواژەی هۆلیوود لەوە هاتووە کە زەردەخەنی کەسەکە وەکو زەردەخەنی ئەکتەرەکانی هۆلیوودی لێ دێتن. ئەو کەسانە هەڵدەستن بە ئەنجامدانی هۆڵسمال کە کێشە هەیە لە دانەکانیان لە شێوە و قەبارەی ڕێک نییە یان ڕەنگی دانەکان زۆر زەردن ئەو کەسە جگەرە کێشەیان یاخود کەسەکە دانێکی شکاوە هەدە کەسەیە دانزیڕەیان هەیە لە بۆ ماوەکی دوور و درێژ دانزیڕەکەوا دەکاتن درێژی دانەکان کەمتر ببتەوە. هۆڵسمال بە چەند شێوە شێوازەک دەکرێتن لە یەکەم هەنگاو پێویستە ئەو کەسێک کە دەوێتن هۆڵیودەکەی بکاتن وا باشترە سەردان دکتۆری دانکاتن لە بۆ فەحسکردنی دانەکان و هەڵسەنگاندنی دانەکان و پووکی کەسەکە. پاشان هەڵبژاردننی ئەو جۆرەی کە گونجاوە لەگەڵ شێوە و شکل و ڕەنگی پێستی کەسەکە. دەکرێتن هۆڵسمال بە شێوەی دارێکت بکرێتن یان بە شێوەی ئیندارێکت بکرێتن لە شێوەی دارێکتە بۆ نمونە دارێک بینیرمان هەیە کە بە ماوەدی کۆمپۆزیت دەکرێت چارەخوازەکە تەنها بە یەک سەردانی دکتۆر ماوەدی کۆمپۆزیتەکە ڕەنگەکەی دیاری دەکرێتن و لەسەر ڕووی پێشەوەی دانەکان دادەنرێتن لە بۆ جوانکردنی دانەکان و خەندەی کەسەکە. هەروە شێوەی ئیندارێکتشمان هەیە بۆ نمونە ئیندارێک بینیرمان هەیە کە بە ماوەدی ئیماکسیان بە ماوەدی فێڵپاتیک دەکرێتن ئەوش بەبێ لێبرنی دانەکان لە هەندێک حاڵەت یان بە لێبرنەکی زۆر کەم لە بەشی پێشەوەی دانەکان دروست دەکرێتن. پاشان قاڵب لە بۆدانەکان وەردەگرترێت بە ماوەدی بە جیهازی سکانەر و دەنێردرێت لە بۆ مختبەر لە بۆ دروستکردنی چێک لە بینیرەکان و پاشان دەگەڕێتەوە لە بۆ کلینیک و دکتۆر لەسەر ڕووی پێشەوەی دانەکانی دادەنێتن. زۆر کەس هەیە سەردانمان دەکاتن دەڵێ دکتۆرە ئەم دانەکانم چونکە ڕەش و ناڕێکن ناتوانم پێ بکەنم بەدڵی خۆم زۆربەی جار کە لەجیان پێ دەکەنم دەست بە دەومەوە دەگرم. بۆ نمونە خواردنی شتی ڕق وەکو سەهۆڵ یان کردنەوەی سەری بپسی و خواردنەوە گازەکەم بەدان ئەو شتانە نابی بکاتن چونکە دەبێتە هۆی شکانی ڤینیرەکە. دوو ڕای جیاوازەیە لەسەر ئەنجامدانی هۆڵسمایل. ئەگەر هاتو هۆڵسماڵۆکە هەموو ئیشەی کە بە شێوەیەکی ڕاست و دروست و علمیانە بکرێتن ئەوە هیچ کێشەیەکی نابێتن. پێویستە لەسەر ئەو دکتۆرەکە هۆڵیودەکە دەکاتن زۆر وردبین بێتن هیچ بۆشایەک نەبێتن لە نێوان دانەکە و هۆڵیودەکە چونکە هەبوونی بۆشایی وا دەکاتن خۆراک بمینێتەوە و ئەمەش دەبێتە هۆی ئیلتیهابی پووک و پیاکردن بۆنێکی ناخۆشی دەم. ئەگەر هاتوو هۆڵیودەکە بەڕاست و دروستی بکرێتن و جۆری هۆڵیودەکە لەگەڵ شێوازی دانی کەسەکە بە ڕاستی هەڵبژێردرێ ئەوە هیچ کێشەکی نابێتن بەڵکو دەتوانم بڵێم شتێکی زۆر باشە لە بۆ ئەو کەسانی کە کێشەیان هەیە لە شێوە و شکلی دانەکانیان لەڕێوە دەتوانێتن شکلی و شێوەی دانەکانی خۆی پێ جوانتر بکاتن. ئەکید هۆڵسمایل زیانی هەیە وەکو ئێستا کە ئاماژەم پێدا ئەگەر هاتوو بەڕاست و درستی نەکرێتن مەسەن بۆشایی هەبێتن لە نێوان دانەکە و هۆڵیودەکە ئەو کاتە ئەو کەسە لاوانێت تووشی حەساسیە بێتن بە سارد و گەرمی هەر شتێک بخواتن سارد بیان گەرم بیتن ئازاری لە بۆ دروست دەکاتن یانەوەتانێ خۆراک دەمینێتەوە لە نێوان دانەکە و هۆڵیودەکە دەبێتە هۆی ئیلتیهابی پووک و کلۆربوونی دانەکەی خۆی لە خوار ڤینیرەکە پیاکردنی بۆنێکی ناخۆشی دەم و هەندێک جار پیاکردنی ئازارکی زۆر کە وا دەکاتن کەسەکە بە ئاسانی نەتوانێت نان بخواتن یان بخەوێت. بەخۆی بە شێوەیەکی عام لە هەموو تەمەنەکان هۆڵسمایل دەکرێتن پاشی 18 ساڵی بەس ئامەتەن ئێستا لەناو گەنجان زۆر باوە ئەنجامدانی هۆڵسمایل
خاصەتەن گەنجان حەز دەکەن دائیمەن زەردەخەنێکی جوانتریان هەبێتن سپیتر و درەوشاوەتر. ئەکید حاڵەتی وا هەبووە هەندێک جارە گەنجێک سەردانمانی کرد کە دانەکانی زۆر کلۆر بوو هەندێک لە دانەکان پێشەوەشی لەدەستدا بوو دەیویست سەردانمانی کردبوو لە بۆ چاکردنی دانەکانی ئەنجامدانی هۆڵ و سماول و زەرعیدان باسی ئەوشی دەکرد کە پاشی تاوبوونی چارەسەرێکە بەتەمایە بڕواتن هاوسەرگیری بکاتن خوازبێنی کچە کاتن ئەکید هەموو کەسێک و لە هەموو تەمەن و هەموو ڕەگەزێک حەز دەکەن دانەکانیان جوانتر بێتن چونکە سقیان زیاتر بە خۆیان دەبێتن پێیان خۆشە دانەکانیان جوانترکەن پێشی زەواج و ئەو پرۆسانە. هۆڵ سمایل ئەگەر هاتو بە شێوەیەکی ڕاست نەکرێتن بە شێوەیەکی ورد نەکرێتن ئەکید بۆشایی دەبێتن لە نێوان دانەکە و هۆڵوی دەکە خواردن دەمینێتەوە و هەبوونی ئەو پاشماوەی خۆراکە لە کەلێنی دانەکان دەبێتە هۆی ئیلتیهابی پووک و پیاکردن بۆنێکی ناخۆش. بەس ئەگەر هاتو هۆڵیوود چەند جارێکش ئاماژەم پێکردی ئەگەر بە شێوەیەکی ڕاست و دروست بکرێتن هیچ بۆنێکی ناخۆشی لێ نابێتن و هیچ کێشەیەکی نابێتن.